دکتۆر گیان هەندێک لە پیاوان وا بیرەکەنەوە ئافرەتان تەنها بۆ کاری ماڵە و بۆ بەخێوکردنی مناڵ و بۆ حازرکردنی خواردن بۆ هاوسەرەکانیان ئەی باشە ئەگەر منێک کار بکەم لە دەرەوە تەسیراتی نابێت بۆی کە من هاوکاری هاوسەرەکەم مەکەم بە تایبەتی لەم زروفایەکە ئەمڕۆ تێکەوتوین. زۆر سپاس وەڵامە هەندێک پیاوی شەو جان جاک ڕۆسۆز لەوانەی ناوی بیست بێن فەیلسوفێکی فەڕەنسیە و زۆر جاڵە نەفکارەکانی جان جاک ڕۆسۆ بوو بە سەرچاوی شۆڕشی فەڕەنسا. ئەویش ڕای وەکو پیاوانە وایە ئەڵێ ژن تەنیا ئەوەنگەی فێرکە بزانێت جل بشا و مناڵ بەخێو کات و چێژ لێنێ ئەڵێ ژنی خوێنەوار بەڵایە ئەمە بۆ چوونی ئەوەی هەندێک کەس متاسیرن بەمەوە هەندێک کەس جۆری ئیشەکە دەورە بینە خاتونجا ئستا تۆ مامۆستای خزمەتەکەی لە ماڵەوە دانیشی باشەیە جی لێ پەروە دەکەی تەبەن بەڵام هەندێک بیانویان چییە؟ ئێمە حاڵەتەمان هەیە وەختی خۆشی ئەو کێشەیەمان بەوا بزان حەڵقەیەکمان قسە لەسەر کردووە پیاوە کاڵێ من مناڵەکەم 6 مانگە 7 مانگە ئەم مناڵم لەم ساڵەیە لەم تەمەنەیە پێویستی بەوەی لە باوەشی دایکیا بێشیری خۆی باتێ من پێویستم بە ئیشی نییە فەقیر نیم پارەی باشم ئیمکانتمێ با ئەم 2 ساڵی یەکەمەیە ئەم ساڵە نەچێ بۆ ئیشکردن بەس ئاگەی لە مناڵەکە بێ و مناڵەکە من بۆ بیخەمە حەزانەوانە ئەو ململانی هەیە و کێشانەوە بەڵام کۆمەڵی ئیشێ ئافرە دەبێ بیکات و وەکو پیا و ئەو کەس نە دینەکەمان ڕێی لێگرتوین و نە کۆمەلگای کوردەواریش لەو جۆرەی تر هەندێک کەسێ بۆچوو نیە و بەڕید و پاساوی خۆیە ئەبێ دانیشی لەگەڵ هێ بزانە بۆواکە لەوانەیە ئیشەکەی لە ناو کۆمەڵی پیاوا بێ ئیشەکەی بەنەوعێ بێ خوا نەخوازەتر سێوی ژنەکەی کێشەی بۆ هەر یەکە و شتە لە ناو مێشکا هەیە بەس هەموو شتێ لەوانە حەلی هەیە